ڕێژەی بارانبارین لە ناوچەی گەرمیان بەراورد بە ناوچەکانی دیکەی هەرێم کەمترە و ئەوەش مەترسیەکی بەردەوامی جوتیارانی ناوچەکەیە، بەڵام بە دروستکردنی بەنداو بۆ گلدانەوەی باراناو ئەو مەترسیانە دەڕوێنەوە کە تا ئێستا حکوومەتی هەرێم نەیتوانیوە بەنداو لەو ناوچەیە دروست بکات. پێشتر حکوومەتی هەرێم بەڵێنی دروستکردنی دوو بەنداوی لە ناوچەی گەرمیان بە دانیشتوانی ناوچەکە دابوو، بەڵام هاوشێوەی بەڵێنەکانی دیکەی بەنداوەکان دروست نەکران. بەڕێوەبەری گشتی کشتوکاڵی گەرمیان دەڵێت ئەگەر بە دروستکردنی بەنداوی بچووکیش بێت پێویستە حکوومەتی هەرێم کاری لەسەر بکات چونکە بەشێک لە گرفتی جوتیارانی پێچارەسەر دەکرێت. ئێمە تەکید دەکەینەوە زۆر جار کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ خەمی جددی بەنداوەکان بخوا، ئەبێ بە شێوەیەکی زانستی دروست بکرێ، ئەبێ هەوڵ بدرێ بەنداوی زیاتر دروست بکرێت چونکە ئێستاکە جەنگی ئاو لە ناوچەکەی خۆمانە بە تایبەتی لە شەرق ئەوسەتا ڕووی داوە، بۆیە پێویستە حکوومەت هەوڵی جددی بدات بۆ ئەوەی دەریاچەی تازە دروست کات و کار لەسەر ئەوە بکات سوود لەو ئاوە ببینین کە لە ڕێی باران و لە ڕێی لافاوە بەرمانەکەوێت. بە تەکید ئەو ڕێژە زۆرەی ئەو بارانەکە ئەوارێ و ڕێژەیەکی زۆر لە لافاو هەیە، ئەگەر نەگرینەوە یان درێنەی نەکەین یان لە دەریاچەکانە خەزم نەکرێت بە تەکید ئێمە ناتوانین هیچ سوودێکی لێ ببینین. دەبایە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەوڵێکی گرنگ بدرێت بۆ گەرمیان بۆ دروستکردنی ئەو بەنداوانەی کە گرنگ بوو بۆ گەرمیان. بەداخەوە دوو بەنداو کە پێشنیار بوو، یەکێکیان و یەکیشیان لە بواری جێبەجێکردنە بوو بە خۆی قەیرانەوە ڕاگیراوە. ئێمە شوکو بەڕێبەراتی کشتی کشتوکاڵ داوای ئەومان کردووە چی لە ڕێگەی داواکاری بۆ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە هاتە گەرمیان بۆ ئەوەی ئەو بەنداوانە بڕاتە بواری جێبەجێکردنەوە چونکە گەرمیان زۆر گرنگە ئەو بەنداوانەیان بۆ دروست. ئەگەر چی ناوچەی گەرمیان خاوەن دەشتایەکی بەرفراوانە، بەڵام هێشتا ڕێژەی سەوزایی ناوچەکە لە خوار ستانداردی جیهانیە. ئەمە شوای کردووە لە وەرزی هاویندا تەپوتۆز و گەرمیەکی بەتین بەدی بکرێت. بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی گەرمیانیش هۆکاری ئەمانەی گەڕاندەوە بۆ نەبوونی بەنداو بە هەمان شێوەش باڵندە و پەلەوەرە کێویەکان لە وەرزی هاویندا دووچاری لە ناوچوون دەبنەوە. نەبوونی بەنداو لە ناوچەی گەرمیانە ئێستا زەرری ئەومان لێکەوتەوە کە ئێمە ڕێژێکی سەوزایی ستانداردمان نییە و بە دەرەجە یەک دووهەم خۆتان نەزانن گەرمیان ناوچەیەکی گەرمە بەتایبەت لە ماوەکانی 6 و 7 و 8 تا حدێک بڵێن. ئێمە لەو فترەیە با بڵێن زۆرترین کێشەمانەوەیە کە مەل و باڵندەکان بۆ خۆیان لە ناوچن بەهۆی نەبوونی ئاوی پێویست بۆ ئەوانەوە و هەروەها بەنداوەکان بۆ خۆیان سوودی زیاتریشانە بێ. یەک لەوانەیە کە ئێستا خۆتان نەزانن کارەبای حکوومەتی هەرێم لە ڕووی سوتاندنی نەوتی خاوە دەبێت، بەڵام ئەگەر هاتو لە گەرمیانە ئەو بەنداوەمان هەبێ ئەبێتە هۆی ئەوەی کە کارەبا دامین کرد لە ڕێگەی هایدرۆپاوەرەوە. خزمەت نەکردن بە کەرتی سەرچاوەکانی ئاو لە سنووری گەرمیان دەرخستەی شکستێکی تری حکوومەتی هەرێمە. ئەمەش زەنگێکی مەترسیدارە کە ڕوبەڕووی جوتیاران و ئاژەڵدار و تەنانەت سروشتیش دەبێتەوە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.